کۆرۆنا ئەو ڤایرۆسی هەموو جیهانی گرتوۆتەوە بەهۆی شێوە هەموو جونگەکانی ژیانی پەکخستۆ و کاریگەری کردوتە سەر ژیانی مرۆڤایەتی. هەرێمی کوردستانیش بەدەرنیە لە ڤایرۆسی کۆرۆنا و حکوومەتی هەرێم و لایەنی پەیوەندیدار هەموو ڕێکاریان گرتوۆتە بەر بۆ مەبەستەش لە سنووری قەزای شارەزور و دەوروبەری لیژنێک پێکهێنرا. خۆشبەختانە هەموو تیمەکان ئێمە پێشتر چەندین ڕێکارمان گرتوێتە بە ئەگەر جاران لیژنەیەکمان هەبوو بێ بۆ چاودێری ناو بازاڕەکان، ئێستا کراوە بە زیاتر لە 3 لیژنە لە ناو قەزاکە و لە ناو ناحیەکەشە و هەموو تیمەکانی تەندروستی، تیمەکانی ئاسایش، برادرانی پۆلیس، هاتوچۆ، فەرمانگەکانی تر هەموو هاوکارمان بوون هەر لە ڕەشانی دەرمان و هەر لە ڕێنماییکردنی خەڵکو و هەردوو ناوبازاڕی هەڵەبجەکان و سیروانەکان کاکەوێتە ناو قەزای شارەزورەوە دەرمانمان ڕشتووەوە بە هاوکاری لەگەڵ بەڕێز جەنابی قایمقام هەم بازاڕی زەڕانیشمان دەرمان ڕێشتووە. لە ئێستا ئەوەی کە پێویستە لەسەر هاوڵاتیان جێبەجێکەن پابندبوونە بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەوە. سوپاس بۆ خەڵکی ناحیەکە کەوا زۆر هاوکارمانن بەدەممانەوە هاتوون، چی لە ڕەشکردنی بازاڕەکە، چی لە ڕێنمایەکانەکەوا بە لەگەڵمانە بوون و هاوکارمان بن. هاوکات لەگەڵ پێدانی ڕێنمایەکان بە هاوڵاتیان هێزە ئەمنیەکانی ژۆڵێکی باشیان هەیە لە کەمکردنەوەی هاتوچۆی هاوڵاتیان و ئۆتۆمبیل لە سنوورەکەدا. بەردەوام مەفرەزەکانمان بە ناو شار و شوێنە گشتەکانە دەگەڕێن و ڕێنمایی شۆفێران دەکەن و لێ پیچنەوە لە شۆفێرانی سەرپێچی کاریش دەکەین و لەو ڕۆژەوەی کە دەستمان کردەوە زیاتر لە 100 بەڵگەدەستی بەسەرا گیراوە و ئیژاعاتیان لەگەڵاکراوە لە سنووری بەڕێوەرێتیماندا. دوو تیممەدانە ئەوە تیمی گەڕۆبکیشمان هەیە بۆ ڕێگریکردن لە هاتوچۆی ئۆتۆمبیل و دروستبوونی قەرەباڵغی هاوڵاتیان و تا ئێستا 5 کەس سزا دراون بە فەرمانی دادوەر بند کراون بەهۆی ئەوەی کە ڕێنمایەکانی لیژنەکان پێشێل کردووە. هاوڵاتیانیش وێڕای پابندبوونیان بە ڕێنمایە تەندروستیەکانەوە سوپاس و دەستخۆشییان لە لیژنەی باڵای ڕوبەڕەبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کرد کە بەردەوام لە خزمەتکردنی خەڵکی سنوورەکە. هەرێم عومەر، گەلی کوردستان، قەزای شارەزۆر.